ریکا دهان گوندین بردرشه. دمکی درێژە وڵاتی دەبێ ڕەوشەخراپیا خزمەتگوزاری دا دژین. بەردەوام سۆزێن خزمەتگوزاری بۆ خەڵکێ بێ دەبەری هاتینە دان. لێ وڵاتیت بێژن ئەو لە سەرەتاییترین خزمەتگوزاری هاتینە بێبەشکردن و بەردەڕەش بگشتی هاتیە پشتگوهاوێتن. بە خودی ئەوە گوندێکی زۆری لەسەرە تقریبان دە گوندە دە یازدە دوازدە ئەوە دەبیتن. ئەو پێش ساڵەش ئەوە هەموو تەسەیە. وڵا ڕێژگەل نەخۆشە بە تەسەیە و دستانانتە قوڕ و هاویانیش تۆزە و ئەوە 6 ساڵەش هەیە. زیاترە لە 2011 و 12 وابزەمە هەیە. ڕێگامان زۆر نەخۆشەوە بە چاوی خۆتان دەیبینن ڕێ و هەموو گوندەی لەسەر ئەو هەموو خەڵکە ڕۆژانە بلو کاسبی دەستە دەرێ ئەو ڕێ زۆر نەخۆشە بە کەلکە سیارە هەزوانی بەخوای نایە هیچ خۆشی نیە ینی مەسافەی دارەتی و بەرەنانێ بە هەمووی 10 دقەیە بە نیو سەعاتی ناگەینێ. وەک ڕێگە چارەیەک چەند ڕۆژێکە لە بەردەڕەش چەندین پرۆژێن جوراجور هاتینە ڕاگەهاندن پارێزگارێ دهۆکێ بێژیت کۆژمێ وان پرۆژان 47 ملیار دینارن. پشتی ڤەدیتنەکە باش بوو vê deverê hatiye kirin diyar bû ku taybet naxiya rêga û bana da wezî zorê baş nîne. Belendê pitiriya û parê hatiye terxan kirin jî me terxan kirî bû qêrkirina cadê gund da. Ew proje tev ro hatiye elan kirin tabii hududê 45 milyar û 500 tiştek milyonan e ji bilî tabii layekê dî hududê 960,000 دلار يعني مجموع خول نزيكي 47 مليار دات او بروجيت عام كو نوكل في منطقه دا تينا جيبجي كرن وحكومه هرم كردستان او بارا بريار سرداي چەندین ساڵە بەردەڕەش و قەزا هاتیە ناساندن لێ خەڵکی وێت بێژیت هێشتا سیمای بە قەزابۆنێ بە باژێر ڕۆنڤا دیار نینە. gelek kêşên xizmetguzarî li Sinûrê qeza berdereş hêşta bi helavîstî mayne û nihatîne çareserkirin. Ew projeyên kunûke jî ka li ser dênekirin, welatî dibêjin li gel nizîkbûna hilbijarnana û çarenivîsê temambûna wan hêş diyar nîne. Dilbirîn Gazî Kursat News Berdereş.